بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕەزان خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بۆ قسە و باسکردن لە یەکێک لە باس و خواسە ئابوووریەکانی ڕۆژ و کاریگەریەکانی لەسەر ئابووری هەرێمی کوردستان. ئێمەمانەوێ هەمیشە لە بەرنامەی ژێرخاندا فۆکەس بخێنە سەر ئەو ڕەکیزانەی کە هۆکاری سەرەکین بۆ بەهێزکردنی ئابووری هەرێمی کوردستان بە چوارچێوە گشتیەکانی ئابووری لە سەدەی 21دا و بەستنەوەی بە تەکنەلۆژیا و بە ئەو ڕێگەیانەی کە هەمیشە پێوەرەکانی ئابووری پێوەی پابەند دەبێت. ئێمە ئەمڕۆ دەمانەوێت قسە و باس بکەین لەبارەی بنەماکانی ئابووریەکی بەهێز. با بزانین هەرێمی کوردستان پێگەی جوگرافی، هەروەها خاک و ئاوەکەی، هەروەها تاک و کۆمەڵگەکەی تا چەند لەبارە بۆ ئەوەی کە ئابووریەکی بەهێزی هەبێت. ئایا پێگەی جوگرافی و هەڵکەوتەی سروشتی هەرێمی کوردستان تا چەند وا هەڵکەوتووە کە ئابووریەکی بەهێزی هەبێت و دوجاریش قسە دەکەین بۆ بەڕێوەبردننی ئەم شێوازە ئابووریە بەهێزەی کە هەڵکەوتەی جوگرافی خاک و ئاو سروشت و جوگرافیا و سنووری هەرێمی کوردستانی لێ پێکاتووە تا چەند عەقڵێتێکی بەڕێوەبردننی سەرکەوتووی دەوێت و ئایا لە ڕابردوودا و لە ئێستاشدا پێویستی بە چ جۆرە لە بەڕێوەبردنێکی ئابووری سەردەمیانە و پێشکەوتوو دەبێت. ئایا ئەرکی شەیە کە هەرێمی کوردستان لە دۆخە خراپەکەیەوە بیکا بە دۆخێکی باش؟ ئایا ئەگەر لەم دۆخە ناڕازین ئەرکی شەیە ئەم ناڕازیانە بەرەو باشتر ببات؟ من هیچی تر کات بە پێشەکێکەمەوە ناکوشم لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک ئەمیر قەساب ئابووری ناس شەنوکەوی بابەتەکە دەکەین. کاک ئەمیر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس بۆ بەجەنابێ، سواتش بۆ بینەرانی کەناڵەکەتان. زۆر سپاس. سپاستان مەمنونم. کاک ئەمیر، هەمیشە ئەوانەی لە ئابووری شارەزان قسە و باسییان لە چوارچێوە و کۆمەڵە خاڵی بەهێزی ئابووری. من ئەبێت فۆکەس بکەمە سەر هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان لەو پرسیارەوە دەست پێکەم، ئابووریەکەی بەهێزە؟ خۆی هەرێم وەکو ئیستای ئەمە دۆخی کەتیان ئابوورێکی زۆر لاوازمان هەیە، بەڵام بنەمای دروستبوونی ئابوورێکی بێزمان هەیە. جوانە. خۆی ئەوەش ئەساسە. خۆی ئەجینا خۆی ئیستا وەکو ئەو سیازەتەی ئابووری کە پیاداکرێت لێرانە، بەڕاستی ئێمە ئابوورێکی زۆر لاوازمان هەیە و هەچەنە ئیستا لەوانەیە بینەری خۆشەویست بڵێکەوە ئێمە نەوتمان هەیە و کانزامان هەیە، بەڵام خۆی خراپترین جۆری ئابووری و پیادەکردنی ئابووری ئەوەیەکەوە تاک سەرچاوەیی بێت. ئێمە لە کوردستانە کۆمەڵە شتی کەمان هەیە، کۆمەڵە سەرچاوی کەمان هەیە، هەچەنە حکوومەتەکان یەک لە دوایەکی ئێمە کەیسا بە باسی کوردستان دەکەین، بە تاکید باسی باشووری کوردستانەکەین، باشی پاچەکان بەست ئێراکەین. ئەو حکوومەتانی یەک لە دوایەکەوە لە دروستبوونی حکوومەتی عێراقی لە ساڵەکانی 1920 تا ئێستا بیستوانێکەوە کوردستان بخەنچێنن جا لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی کولتوریە و لە ڕووی معرفەوە لە ڕووی فەرهەنگیەوە و تەبعاً ئەوان زانیوەکەوە هەموو شێکی سەرکەوتوو ئابووریکی سەرکەوتوو ئێبا بەڕێوە. ئێمە خاڵ یەکەم کە لێرا کێشەمان هەیە ئەوە تا ئیسا ئابووری توانیوە لە ساڵی دوای ڕاپەڕینە مەزنەکەی گەلەکەمان لە ساڵی 1990 کە پەرلەمان دروست بوو حکوومەتی هەرێمی کوردستان بوو، نەمانتوانی بتوانێت سێکتەرە ئابووریەکان حکومڕانی لە وڵاتە بەرەوە، بەڵکو بەرژەوەندی حیزبی حکوومەتی بەربەڕێەوە. لەبەر ئەوە لە پێنا بەرژەوەندی حیزبی ئێمە زۆر شتی کەمان فراهم کردووە. لەبەر ئەوە باشنش دەوەیە کە ئێمە خاڵە ئابووریەکان دەست نیشانکەین، حکوومەت ئەو خاڵانە هەدەفی بێت و شێوازی حکوومەکە بۆ بێکەوەی ئابوورێکی بەرز چوون بەراسی هەدەفی هەموو حکومڕانێک لە هەموو دەوڵەتە دنیا ئاستی بەرزکردنەوەی بژێوی خەڵکە. بژێوی خەڵک بە سیاست بەرز نابێتەوە، بە ئابووری بەرز بێتەوە، بە خۆشگوزرانی بەرز بێتەوە، ئەبێتەوە سەرچاوەکانی داهات و ئاستی دەستکەوتی و خادەماتەکان و پێداویستەکان و شمەکانی بۆ فراهم بکەی بە تاکید ژیانێکی باشە بە زۆر باش. کاگەمیر، ئێمە سەرەتا ئاماژە بە خاڵێکدا ئێمە لە هەرێمی کوردستان ئابووریەکی لاوازمان هەیە، بەڵام بنەماکانی ئابووریەکی بەهێزمان هەیە کە بنەمایەکی ئابووری بەهێزمان هەیە بۆ ئابووریەکەمان لاوازە. بەڵێ ئێمە خۆی ئابووریەکەی ئێمە مەچەند هەموو وڵاتێک و هەموو شوێنێکەوە پێ وترێ وڵات لە چوارچەوەی سنووری تایبەتە بێ کۆمەڵێ مکەوناتی و تایبەتی خۆی هەیە. بازەکەی ئەکوێتە سەر ڕۆخی دەریاکان،
شتێکی دایبەتمە هەیە دەکوێتە سنووری وشکانی سنووری کراوەی نییە ئەمە چینجاری لەو هەرێمانە و یا لە وڵاتانی کە سنووری کراومان نییە ئەبێ باس لەوە بکەینکەوە ئەمە سنووری کراوە شتێکی باشە ئەمە بە دوورین لەوە تا ئیستا لەبەر ئەوە بە فرامۆشکەین ئێمە وەکو سنووریی داخراوە بەڵام کۆمەڵ شتێکەمان هەیە ئەو سێکتەرانەی کە لەو سنووری ئێمایە ئێمە سەرچاوی ئاوی باشمان هەیە کە شەڕی ئەم چاخی وەکوکەوە هەموو ئابووری ناسانی دنیابازیەکەن و شیکەوانی کە شیکار لە سنتەری لە کۆڵنەکان شەڕی داهاتوو شەڕی ئاوە چوم خەزەی وزە بەرەو ئەوەیەکەوە بەرەو چاکبوون بڕوە لێرە شەڕی ئاوێتە پێشە ئەمە سەرچاوی ئاوی شیرین خواردنەوەمان هەیە ئەمە یەک شەڕی بەربوومی کشتتوکاڵی ئێمە ناهەیە ئەو کە هەما بوو ئەرزیشمان هەیە ئەرزەکە ئێمەش ئەگونجێ بۆ مەسەنی ساخۆ لە باشووری عێراق ئەرزێکی زۆر هەیە بەڵام گونجاو نییە بۆ کشتتوکاڵ ئەبێ ئیشی لەسەر بکرێت چاک بکرێت پاکرێتەوە لەو خێو ئەوانەی کە تایەتی ئێمە ئەرزەکەشمان باشە بەوە دوایەوە کانزامان هەیە هی ژێرزەویمان هەیە ئەدا نەوت و غاز کە ئیستا بۆتە ینی مای سەرێشە بۆ ئێمە باقەت کانزای کەشمان زۆرکەوە نەکراوە لێرە دوای ئەوە مەسەنەن هەواشمان باشە بۆی کەوا و سروشتەکەشمان جوانەکەوا بتوانین سێکتەرەکانی گەشت و گوزاریش بخەی نەگەر کەوەژەوە داهاتێکی باشە مەسەن وڵاتی و ئیسپانیا لە ساڵەکانی نەوەدا یەکی لە ساڵەکانی بوو تقریبا 9 ملیار دۆلار داهاتیەوە بەس لە گەشت و گوزار زۆربەی وڵاتانی کەشار لەسەر ئەوە ژیاون ئەجا لەبەرەوە وەش خۆ یان سێکتەرێکی زۆر گەورەی ئێمە بتوانین کە سێکتەرانە ببوژێنەوە کاری بۆ بکەین کاگەمیر ئەوترێت کە بەشێک لە چاودێرانە وترێت ئێمە گرفتی پەیداکردنی پارەمانی ئەوە گرفتی دەستپاکی هەڵگرتنی پارەکەمان هەیە تا چەنەمە ڕاستە ئەوە خۆی حقیقەت ئەوە مەسەن دەکەوێتە سەر قەزەی حکومڕانێکە قەزەی گەندەڵێکە ئێمە ینی بەڕاستین من لێرە شتێک ناینە بڵێ حکوومەتەکەمان یاخ و کاربەدەستانی یاخ و دەساڵاتداران بووە بوون ئەمە ئیسامە من بە بۆچوونی من تا ئێستا لە مەرحەلەی گۆڕانکاریەکانین هەموو وڵاتێک لە شۆڕشەکانی فەڕەنساوە بیگرە تاکو ئێستاش هەموو وڵاتێکە ماوەیەکی خەبای چەکداری ئەڕواکە وەختێتە سەر ئەوەی کۆ حکومڕانی بڵێن شارستانی بکە کۆمەڵی کێشە و گرفتی بۆ دروست دەبێ شەرعێتی شاخ تا ئێستا لە کوردستانە پیاداکرێ و لە ئەو شۆڕشەکانی کەشا کراوە ئەو کەسانی کەوا وەختی خۆی لایحەکەی شۆڕشی فەڕەنسیان نووسیەوە لە پاچۆرەوە هەمویان سەربەڕام لە مەخسەرە دران لەبەرەوە ئەمە حاڵەتێکە بەسەر هەموو شوێنەکایە بەڵام ئەجا چەند بەپێی زروفی دەرەکی و ناوەکی چەند زۆرە خانیە کەمەخانی ئەوە بەحقەت بابەتێکی درۆدرێژە و بەرنامەیەکی تایبەتێوێ بەڵام بەنسبەت ئێمەش حتمەن کوردستان بەدەرنین لەوانە بەڵام ئێمە کەمتر ئەزمونونەکانی ئەومان وەرگرتووە ئەوەی ئەزمموی ئەو شۆڕشانێکە ئەو خەڵکانێکە ئەو میلەتانێکە کە گەیشتۆتەم قۆناغی ئێمە زیاتر وەماگرتایە لە سفرۆ دەستمان پێ نەکردایە ئەوەی ئەوان گەیشتون لە دوای ئەوە دەستمان پێ بکردا ئیسفادەمان لۆ بکردایە خوێنەوەیکی باشمان بۆەوە نەبووە مەسەن بۆ نمونە ئێمە شوێنێکی وەکو مەسەن بڵێن ئەو جززیرەی کە پیانە و جززیرەی مێشوولە سنگاپور لە ساڵی 1950 تا کە حوڕێتی خۆی ئیسقرالی خۆی وەرگرت لە بەریتانیا چون مستەمەری بەریتانی بوو ساڵی 63 چۆ ناو یەکگرتووی مالیزیاوە بەڵام ئەوەنە بێدارامەت بوو ئەوەنە برسی بوو ئەوەنە خراپ بوو لە ساڵی 65 مالیزیاوتی کاکە بڕۆ چی ئەەکەم بیکەن کۆماری دروست دەکەن مەلەکی دروست دەکەن بەس دێمان جیابنەوە چون بۆمان بەخێو ناکردن دەوای لێهات ئێستا سنگاپور بۆتە چوارهەمین هێزی دنیا بۆ قەزەی دارایی و خۆشگوزارانی خەڵگەکەی معلم کەوا گردورگەیەکی زۆر بچکۆلەیە نەداهاتی کانزای تایە مەجای کشتتوکاڵتیە چووکم پانتایی ئەرزەکەی ئەوە کشتتوکاڵشتیا بکرێت کانزاش دێنێ بەڵام مالیز ئێستا توانێتی بە یەکێک لە هەر بەهێزەکانی دارایی دنیا و مرکزێکی مالی و بازرگانی دنیا بێ ئەمە بەچی کراوە ئێمە بێن دراسی ئەوە بکەین سەر میلەتانەکەن چوو پێشکەوتن لینکوانی و کە هات یەکەم شت کردی لە ئەو نهات کارگە دروستکات نها پێساسی کشتتوکاڵ و سیاح بکە لە مەکتەبەکانەوە لە حەزانەکان دەچی کرد لەوە دەچی کرد بۆ یەکەوە خەڵکەکەی کرد بە خەڵکیی خوێندنەوار کەوا گەشتبوونی بۆ مستەقبە لینکوان و تاکو ئەو ڕۆژی کە مردیش هەر لەو سیاسەتە بوو هەر ئەو ژوای کرد سەنگاپور وای لێ بکە ئەنجام بەسم ئێمە ئەگەر بین ئەو وڵاتانی کە وەکو ئێمە لێژە دەستا بوون و دواکەوتوو بوون
و ئێمە شتیشمانەیەکەوە نەشیان بۆ ئەچوونمە پێشکەوتن وەختێکە وەختێ ئەمیری دوبەی دوای ئەوەی کەوا هۆنگ کۆنگ 9 ساڵەکەی تەواو کرد و بەریتانیا ویستی بیاتەوە بە لە مرکزی تیجاری عالەمی و درایەوە بەسین سێم شوێنی اختیار کرابوو یەکێ لەوانە دوبەی بوو ئەوتی بەبن هەموو امتیازاتێکی یانە خەڵکەکە پێی ناڕازی بن ئیماراتەکانی کە لە چواردەروین شاریقە و فجێرە و سەرسخەیمە ئەوانە هەموو ناڕزای بوون لەسەرەوەیکەوە ئەوان بە شوەیە لە شوەکان علاساس ئستعمار بێنەوە بۆیانەوە بنەوەژە دەستی برتە وتی کاکەوان کە لێرە ئیکەن ئەمە فریژنێ دوای بیپێشن لەگەڵ خۆیان نابیێنەوە بۆ ئێمە هێڵنەوە یعنی ئەو ڕوانگەیە بۆ ئەوانی کەوا دەسەڵاتدەر و مەسەن سەرکردایەتی ئەو هەرێمە ئەکەن ئەیبەن بەڕێوە دەسەڵاتیان بەدەستەوەیە ئەو جۆرە بیرکردنەوەوانە ئەو وردبینیانە شتێکی باشە بۆ ئێمە ئەنجا ئەمەش لەبەرەوە سەکتەرەکانی ئەمە زۆرە مەسەلەن ئێستا شوێنی چووکو مەسەن بڵێن بێ سەر سەکتەری زراعی گەر چوتکاڵ باسکەین سێرەکەن ئێمە شوێن دێکمانی کە پێڵەن دەشتی شارەزور دەشتی شارەزور بە پێی راپۆرتەکانی ڕێکخراوی خۆراکی جیهانی WHO کە سەر بە یەنێتوێ گرتوەکانە سێ هەمین خاکە بۆ پیت و بەرەکەتی کە ئەتوانێت چواروەرزە شتت باتی شتی جادووە و ئەتوانێت بیکەین بە سەبەتەی خواردن بۆ هەموو ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاست بە تەنیا خۆمان نییە ئەتوانین تاجێکی وا گەورەی بینە ئەمە بەڵام بۆ ناکرێت بەڵام بۆ ناکرێت ئەمە بۆ ناکرێت بێپەلانیە ئێمە مشکلەکەمانوێت لە وڵاتە پلانمان نیە پلان لەگەڵ خەڵکە ئەڕوات من ئەمڕۆ لە شوێنێکە ڕێزم هەیە بۆوانێکەوە لەسەڵاتەوە هیچ بەهین و باسی ناکەم بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە بینیمانە من ئیستا لە شوێنێکە ئەگە دەسەڵاتدار بم کۆمەڵی پلانم هەبێ کە ڕۆشتم لێوێ ئەوەی دوای منێ ناهێت پلانێکە تەکمیلەکە چوم هەر بە منەوە ئەڕوات کە من ڕۆشتم ئەوەی من هەمووی خەتێکی پیان نفسە تاوسە لە سفر دەست پێکاتەوە ئەوە لە زۆر شتا ئەمەشمان بینیوە ئێمە لێرە مەفرۆزە سیاسەتێکی ئابووری پلانێکی باشمانە بێ ئێمە پێویستەکەوە بەڕاستی ئەنجومەنێکمانی بێ ئەنجومەنی پلاندانان کە ئەو شوێنانی ئەو وەزارەتانێکەوە بەرهەمێنەرن جا کشت و کاڵمان هەیە پیشەسازیمان هەیە سامانی سروشتیمانەیە ئەمانە بزانین داهات و دەستکەوتیان چی ئەمانە بتوانین ئەمە بە شێوەیەکی زۆر ڕەشیدانەوە سەلیمانە و بە دەستێکی پاکەوە بە نیەتێکی پاکەوە بە پلانێکی پاکەوە بۆ خەڵکی دانیشن ئەمە یەکێکە لە کێشەکانمان ئێمە لە کوردستانە شتێکی کەمان زۆر زۆرە بۆ چوونی من ئێمە پێویستمان هەیە نەخشە ڕێگای یاخو نەخشەیەکی ئابووریمان هەبێ تا ئیستا ئێمە لە کوردستانی خۆمانە نازانین کوردستان چیتیایە لە چون ئەدا ئەوەش لەبەر بەرژەوەندی کۆمەڵشی تایبەت ناچینە ئەو مۆزوعە چومە شتەکان بە ئام بازەکەین ئەدا ئەو بلۆکانی کە کراوە بۆ نەوت و غاز هیچ شتێکی کە بلۆک نەکراوە لێرۆی تەنزم نەکرا و خەرتی بۆ دەنراوە چونکم لە دنیای خوا خەرتە بۆ شتانە دانرێت ئێمە لێرە لەوانەیەک ینی بەڕاستی وای لێ هاتوو کوردستان بۆ بە پاشاگەردانێ لەوان بۆ بۆچوونی من ئەگەر خەڵکێکی بەسرە بێ لێرە بێ مەسەن مۆڵەتی وەرگێکە معمەلی تالیبی جۆز بەسەردانی ئەڵێن بیبە کە جۆز لە هەورامانە هەورامێ چش بێ بڵێ وەڵام من لێرە خورماکەمە پاکاتەوە ئەڵێن بیکە هەچەنە خورماکە بێ لە بەسرا بێ شتەکە وا شێواوە لێرانە بێپلانی ئەمە ئەبێ خورمان لە بەسرا بخرێتە پاکەتەوە گوێزی لە هەورامانە بکرێ بە کاکڵە بەڵام ئێمە هیچ کێشەمان نییە بەس کابرا دەسەڵاتدار بێ مەجای هەبێ بتوانێت بێتە پێشەوە خەڵکانێکی لە پێش بێ جۆزەکە باتە بەسرا و خورماکە ژێنێتە هەورامە ئەمە بێپلانیە پلان شتێکی باشە کە لە وڵاتە هەبێ ئێمە پێویستە پلانمان بۆ هەبێ ئێمە تا ئیسا مەسان کۆمەڵی خەڵکی باشمانەیە سندیکامانەیە ڕێکخراوی کۆمەلگەی مەدینمانەیە مەسەلەن ئەمانە هەمویان هەرێکە بە پێی خۆیان مەسەلەن پسپۆرێکیان هەیە مەسەن سندیکای بناستەمان هەیە ژمێریاران هەیە جیولۆجیەکان هەیە مەسەلەن کیمیاوی هەیە فیزیاوی هەیە هیچیان ئەدا ڕێزم هەیە سندیکای ڕۆژنامەنووسان ئەویشکەوە کۆمەڵی خەڵکی تیا و چالاکن و لە میدیاکانە کارەکەم شتە نووسن ئەوانی کەمخراوەتە لاوە مالێمی مەفرۆسە حساب ئێمە بزانین سندیکای جیۆلۆجی مەفرۆزە خێرەتیەکی هەموو کوردستانی لابێ بزانێت چیمان هەیە لێوانە سندیکای ئەندازیارانی کشتتوکاڵ ئەبێ ئیستا بزانە سەرچاو ئاویەکانی ئێرە چۆنە ئەرزەکانی بەردەمیان چەنە ئەتوانێت چی ڕۆیجێ شتێک هۆڵندا بە ملیارات دۆلار ئیسفادەکە بەس لە گۆڵکە لە سەری ساڵە ینی ئەوە کە ڕقمی خیاڵی ئەگەر بۆ ڕقم باز کرێ قەت خەڵکیێتەوە خۆناکەەوە ئەنگڵ فرۆشیە بە هەزارها هێکتار و دۆنم کراوە بە گۆڵ بۆ لە موسیمێکە کە دەریەکە ئێمە مەفرۆز ئەگەر هاتوو سندیکە ئەندازیارای کشتتوکاڵی یارمەتی بدرێت و پشتگیری لێ بکرێت لەوانەیە زۆرشتی باشتری تیا بێ لەوانەیە ئەمە زۆری تاجی باشتریشمان هەبێ لەوانە خەڵک
ئینتاجی خۆی بەلاوە خۆشەویستە ئێران دراو سێمانە ئەو بستەیکەوە باشە نەوعێتەکەی ئێستاش لە تریا قاچەقترێکە ئەگەری یەک چڵ لەوانە وەکو نەمانبەری بۆ وڵاتیچکە بە هەموو حکوومەتی ئێرانی محارەبە دەکات یعنی ئیستا ئێران کێشەکەی ئەوەیە چۆن توانیانە لە ئەمریکا لە کالیفۆرنیا ئیستا ئەو بستێ برن بستەی ئەوان خەریکە منافەسی ئەمان بکات ئەوەی چەکە لە کێشەکانی ئێران کە تووشی بووە ینی لەبەرەوە وڵاتانی کە هەر بەو شێوەیە سەری ئابوورەکەی خوانەکەن سەری ئەو بنەمانەکەن کە ئابووریان پێشەخە کە داهاتیان بۆخە چی ئەگونجێ لەگەڵیانە ئەوەی ئێمە لە بەداخە ئۆمان نییە ئللا ئێمە ئەتیمادمەکرۆ سەر یەک تاکە سەرچاوە باش بەڵێ باسل لە یەک تاک سەرچاوە کرد من پێش بەرنامەکە راپۆرتێکم بە تێر و تەسەلی خوێندەوە ئەڵێ تاک سەرچاویش کاتێک ئەبێتە گرفت کە پلانت بۆی نەبێ هەڕەمەکی ئیشت یا کردبێ وڵاتێکت یەک سەرچاوی هەیە باشە بۆ نمونە هۆڵندا کە زۆر احتیمادی لەسەر گوڵە بە نمونە مەبەسم حکوومەت یاریمی کوردستان کە بە یەک سەرچاو گرتوێتی ئەشیتوانی بەم یەک سەرچاوەیە وڵاتیش بەرەو پێشەوە بەرەو گرفتی دارایشی نەبێ بەڵام هۆکارەکە بەڕای بەڕێستانەوە نییە کە ئەم تاک سەرچاوشی وەکو خۆی نەبردووە بەڕێوە ئێمە شتێکەیەکە بە چاکبزانین ئێمە وڵات نین تا ئێستا هەرێمین باش بەڵام مامەڵەی دەوڵەتیشمان کرد مامەڵی دەوڵەتیمان کرد ئێمە کە کردومانە لەبەر بە بۆچوونی من لەبەر خاتی کورد نەبووە بەرژەوەندی زرێزەکانی دنیا وای کردووە کەوا بینیشمان هەر لەم دوو هەفتەی پێشووە ئەوەی کەوا لە کوردستانی ڕۆژاوە ڕوویە کە هەموو بەڕاستی دڵی هەموو کوردەکە کۆتە لەرزین کەوەی کەوا چیان بەسەر بێت ئایا کۆڕەوێک و جونەسادی چکاکرێتەوە وەکو لە ئەنفالەکان و لە ڕەبجەکرا لە ڕۆژاوی کوردستان و لە من بە جوانە واکرێتەوە ئەوە بوو وەزەختێکی دووەلی دروست بوو لە شاری ئەوروپی زیاتر ئەمریکا نەختیاتەوە ژێربار ئەجنا ئێمە بۆ بووین لەبەر ئەوە ینی بە حەقیقەت ئێمە کە ئەڵی جای مەخسەم بەرژەوەندی زرهێزەکانی دنیاە ئستا نایەن بلەوانێ سوپا بێگرن بەڵکو بە ئابووری داگیر دەکات لێرەش لەوانەیە ئەو سەرچاوی ئێمە کۆمەڵێ ئەوە ئەو شەریکاتانێکەوە هەبووکو ئۆکسمۆبیلە وەکو مەسەلەن لۆخای فەڕەنسی ئەمانە کە هاتوون ینی ئەمانە خۆتیی گەورە لە پشتیانەیە ئەمە بەخۆڕایی نهاتوون ئەمانە ئەوەی کێشەکە ئێمە ئەجیاک سەرچاوەکەی ئەمەش مشکیلەکەشمان چێ کۆکو عەرزم کردی مادەم دەوڵەت نین بۆرسای عالەمی و شەریکات و تەسویق واتە عاملمان لەگەڵ ناکە ئێمە نەوت ئینتاجەکەی ڕاستە لە کوردستانە گرێ بەسمان کردو لەگەڵ کۆمەڵێ شەریکاتە خراپترین جۆری گرێ بەسمان لەگەڵا کردو گرێبەتی شەریکات چون چوارنەوە گرێ بەستەیە لەوانە ئێمە لە نەوە خراپ هەڵبژاردەکەمان خراپترین گرێ بەست بوو باشە بۆ خراپترین یا هەڵبژار لێیان نەزانیوە نەخیە خۆی ئەوە خۆی ئێمە نەزانین بە حقیقەت ئەوە جانی بێچێتی و مەجبوریش جانی بێچێتی ئێمە ویستمانە ئیلا ئەبی ئەو ئیشە بکەین وامانزانیەوە کە ئەمە ئاوا بنین ئێمە ئەوەی کە پیاڵەن ئابووری سەربەست و ئازاد ئەوەمان بووە بێت بەڵام ئەوە بەعکسەوە سیاسەتێکی ئابووری هەڵەبوو بە خراپەشکایەوە لە سەرمان و شەریکاتەکان ئیستیغلالی ئەوەکەن ئەوەش بابزانین لەبەرەوە هاتن بەونەوەوانە بە گرێبەستیان لەگەڵ هەرات هەر لە مزایداتی ئەتیادی خۆمانە ڕۆیە چوار کە دەچێت بۆ مزایدەستیانە ئەتیفاقەکەم بۆی چوارم بکەنە دەرەوە شەریکاتەکانشکا کە خۆوەرواییژەکەن بۆ دوای ئێمەش ئێمە ئەڵین ئابوورێکی سەر بەڵام ئەوەش بزانین ئینتاجی نەوتی ئێمە ئەوە زۆر نییە بەنسبەت سعودیە 8 ملیۆن و بەرمیل دەربکات عێراق بۆ بجێ 2009 حسابی کرۆ ڕۆژانە 3 ملیۆن 8 بەرمیل بە 250,000 بەرمیلەکەی ئاوانە بە حەسەن و کوردستانەوە دەریەکە یعنی ئێمە کا کردومانە لە ئەقسە لە زۆرترینی وەختە بە پێ و راپۆرتی هینانی تەقیانش کراوە لە زۆرترینی وەختە لە 500,000 بەرمیل نەماتەوە زیاتر لە 2 ملیۆن ڕاستە تەسریحاتەکانی وەزارەتی سامان سروشتەکان ئەوایە 4 ساڵ 5 ساڵ لەوە پێش 9 ملیۆن و ملیۆن زیاتر بەڵام ناگیتە ئەوە چون تۆ بۆرێکی هەیە ئیستیعابەکەی ئەوەیە بەری ئەیتۆ بە 1 ساعت بەرمیلە پایاکە کە بەری تۆ بە ساعتە 4 بەرمیل پڕ ناکات با ئینتاجیش زۆر بێ چون یەک بۆریمان نەقڵێ کرد یەکەم شت ئەوەیە ئەو گرێ بەستانەمان سەقەت بوو دووەم شت ئێمە وەکو عەرزم کردی سنووری کراوەمان نییە سنوورەکەمان داخراوە لە ڕێگەی تورکیاوە بوو کە لە ڕێگەی تورکیاوەیە یەک بۆریشمان هەبوو تورکیا حکمی بەسەرەوەیە ئێمە چەند پارەین بە تورکیاکە و بۆرێوەڕە تا ئێستا ناشەفافیت لەو سیاسەتە نازانی چەند پارەین بە تورکیا ئەو نەوتەی کەویش نۆتمان لێ وەرگە حەقیەوەی کە بۆرەکەی پێڕە ئایا
باعترافی وەزارەتی سامان سروشتەکان ئەڵێمە لەگەڵ بازاری عالەمە بە $10 کەمترین هەروە وەکو ڕقمێکی تەخمینی بڵێن ئەگەر سعری نوت بە $70 بێ ئێمە بە 16 دەین ئەمە اعترافی وەزارەت خۆیەتی تورکیا لە 60 کەمتر لێمانەکڕێ ئەجن ناڵێ پیا بڕۆی منیش بم ناڵم تۆش بی نایڵی ئەمە حەقیقەتێکە هەموو شوێن بە مەسلحەت و بەرژەوەندی خۆی گەڕێ ئەچێتە ڕەسیف دەوێ ئەمێنێتەوە ئێمە لە ڕەسیفا خەز نەکرێ و یەکسەرەوەنی بریت و بێخێتە عملیەیەکی معقەدە لەوێ پارەی ڕەسیفی میناکانیش بی خەزانەکان تیایکەی دوایەوە جا شەرەکەی چکەی با بۆ ئەبڕۆ چوم تۆ ناتوانین بچتە بۆرسی عالەمەوە تۆ معتەرەف نیت شەرەکەی چکەی بات ئەوانەی کە لەوێ ئەسومیان هەیە خەڵکیان هەیە ئیشیانە ئەمیش بۆ بە ئەویش کۆمەشنێک و باجێکی خۆی لەوەرگرێ لەبەر ئەوە ئەنجا شەریکاتەکەی عەقدەکانی ئێمەش کە هەمانە لەگەڵ ئەو شەریکاتانە وەکو شەراکەیە بە بۆ چوونی من وا تەسەورەکەم وا تەخمینەکەم ئەگەر بە $70 بەرمیلێ نەوت لە بازاری عالەمیە بێت حکوومەتی یاریمی کوردستان $36 بۆ نایە بەڵام حکوومەتی یاریمی کوردستان وەزارە سامان سروشتەکان تا ئێستا ئەوەنە شەفاف نەبوون لەگەڵ خەڵکە بڵێن کاکە ئێمە هەفتاما کێشەکە لەوە دروست دەبێت تۆ کە ناڕاست بووی لەگەڵ خەڵکە دوایێ بێ ماڵ بەسەری شی خەڵش قسەی پێڕێ هەموو قساکەن ئەڵێنە ئەوە تا ڕوات بۆ وانە بۆ بەشمان ناکە ئەخر بۆیە بەش ناکە چوم $70 نایەتە ناو خەزانەی حکوومەتەوە سەناڵێ قسە بۆ ئینێ بکەین ڕێزمێ بەڵام لە ڕاستیەوە $36 نایە چۆن ئستێح ئەوەتانێ خۆ ئەوە تا مەسەلەن شوێنێکی وەکو داناغاز بە ملیارات دینار قەرزدارین کە شکاتمان لێەکە شەریکاتەکانی کەش هەمووی ئەوتانەیە باعترافاتی ئەو ڕقەمانی کردو لە حکوومەتی دەرێخە ئەڵێ شایستەی شەریکاتەکان ئەوەی ئەین وسمانی ئەوەنگەین ئەمە لێ چی وەیە لە عقدەکانەوەیە وتیان بەرپرسێکی عراقی وتێتی ئێوە نەوتان فرۆشتووە لە ماوەی ئەم ماوەدایان نەوتان کڕیوە وەڵا کڕیمانە ئێمە یامانە بە شەریکاتەکان هەر وەکو ئەو نەوتەی کە ئیسا لە بازاری ڕەشە بە 140,000 بەرمیلێ نەوت ئەکڕی بۆ ماڵان تۆ وڵاتێکی نەوت ئینتاجەکەیت یعنی لەور پاشەوسێ لەی شوێنێکە ئەو شوێنی کە نەوتینی ئەوەی تیانە ڕاست یعنی تۆ بەرمیلێن 140,000 یعنی چەندەکە تقریبان $130 $125 زیاترە $125 کات ئێ بەرمیل نەوتی سا بە چەندە لە دنیا بە تقریبا $50 بە 50 تۆ بڵێ تەسفیەکەی نیوانی و دەرەچێت هەچوانێ بەس ئەگەر ئەو نەتەسافی بۆش بکەن بەرەوە $100 ناکەوێت ماخولە تۆ لە وڵاتەکەی خۆتە بەوە بکڕی ڕاست ئەو دوایە مە سنعەتەکەمان بە تاوەتی نەکرد تۆ نەوت کۆمەڵە سیلسلەی هەیە مەراحلی هەیە دەرهێنان گەڕان هەیە تەنقیبە دەرهێنانە بە بازارکردنە پاکردنەوەی نەوتە تا ئیسا ئێمە نەوتەکەی خۆمان ئەنێرین بۆ ئەو مەسواکان و پاڵاوگەکانی ئێران و ئۆکرانیا و کەرواتیا و ئەنوا ئاشکال ناوەکانی کەش لێوێ پاچەکەن و بۆ منێنەوە ئەنجا ئەو پارەی کە ئەچێتە سەری تۆ ئیساکە نەوتێک ئەنێری بۆ یانە پاچەکە تۆ لێرێکە لە پاڵاوگەکانی عەبادان لە ئێران باش یا ئەوەش کاگەڕێتەوە ئەی باشە چەندی پارە ئەچێتە سەرەمە ئەنجا دوایەوەش کە گومری جێتە سەر ئەنجا ینی مۆسا ئەمیریانی ئەوێ بپرسم ینی ئێمە چ قازانجێکمان لەم ئابوو لێ سەر بەخۆیە کرد ئێمە هیچ خەزانجێکمان نەکرد زەرمان کرد واش بڕێن زەرەکەین باشترین بە بۆچوونی من مختەرەح ئەوەیە کە ئیستا ئەوەی کە قسەی لەسەر ئەکرد ئەنجا ئاەتە بابەتی جێبەجێکردنەوە یان نا بەپێی خاڵی جیم لە فەقەرەی وابزانم لە ڕژنووسی ئەم دەستوری عراقی بجێ ئەم ساڵکە کراوە على ئەساس هێزی پێشمەرگە و کارمەدان بە شەرتیە مەرجی هەیە حکوومەتی عراقی کە 250,000 بەرمیل ڕۆژانە حکوومەتی یاریان بیا بە بەغا وەرە ڕێگەی سۆمەوە ئەمە بفرۆشێت ئەمەیکی لە مەرجەکانیەتی ئەوسا حکوومەتی هەرێم تقریبا وحدودی 180,000 بەرمیلی ئەبێت کە خۆی حوڕە لەسەری بیفرۆشێت ئەگەر بیا بە پاڵاوگەکانی ناوخۆش بیکا بەنزونەوەتیون بێرە بەم خەڵکی فرۆشێتەوە ئەمەژەر ئیسفادەیەکە حکوومەتێکە ئەگەر نەشنێرە بۆ دەرەوە باجەکانی کە هەیەی وە مشری کورە بە دۆخاتێ لە مرورەوە لە شارەوانەوە لە تاپۆ بیگرە یعنی ئەگاتمە بلەقێ و ئەو قسەژەیە کە گوایە ئەو 300 ملیارە کەوا بێ بە 450 ملیار قسەیەکی ئەوژەیە ئەوسا حکوومەتی ئێرەم ئەتوانێت ئایکی بێتەوە بەڵام بە شێوەیەکی پاک و ڕێک و سترۆشیدانە ئەو پارە نەکۆکات و بتوانێت چۆن سەرفیکا بۆ خەڵک و نەختی بازار بۆ بژوێنێتەوە ئەگەر حکوومەتی هەرێم اعتیماد کاتە سەر ئەوەی کەوە
بڵێت و نەیکات 250,000 بیملەکە نەنێرێت تووشی زەرریشی زۆرە بین بۆ چون ئێمە ئەوسا بڵین هەر خۆمان ئەی فرۆشین ئێمە لە ئەکەوینە ژێر چقۆی دوو قەسابەوە بڵین یەکیان دۆلارە کە سعرەکانی بەرامبەر دیناری عێراقیە چۆنە گۆڕی لە بازارە ئێمە بیرمانە 3-4 ساڵەمە پێش بوو بە 150,000 ساعت 1990 ئایا ئێمە خۆتان دۆلار ناگۆڕێ ئەملەکەی پارەکەی کێمە لۆکاڵەکەی محلی خۆمانە بەرزنزم بێچینە دۆلار ئەو تەسمیە بەرهێمنەوە غەڵەتێکگاڵێ دۆلار بەرزنزۆن پاری خۆمانە تا چەند ڕسیدی بێ هەچەنە عێراق هەچەنە عێراق محاوەری کوردی سەباسی شۆ کەوا پارەکەی زیاکە بۆ احتیاتەکانی قەزدم ئێمە یەکەمەکەوینەژە دۆلارەوە دوومەکەینە سەر ئەسعاژێر ئەسعارەوە نەوت بەرەو 150 دۆلارە چوو لە بەرمیلەکە لە پڕێکاتە سەر 80 ئەمە بازاری دنیای بۆ چونکم ئەمریکا و رووسیا و سینجی سا دروستی کردووە کۆمەڵی ئەوان کە ڕێ احتیاتی نەوتمانی احتیاتی نەوتیوان چییە؟ ئەوان خۆ احتیاتی نەوتەکانی ژەر ئەرزی باز ناکەن ئەوان کۆمەڵێ بڵین ئەماری زەبەلاحیان دروست کردو ئەمارە زەبەلاحەکان لەوانەیە دۆڵێ بێ کرد لەوانە تانکەرێ ئەمریکا دایمە 10 ملیۆن بەرمیلی بە احتیات داناوە رووسیا ئیسا کەیشۆتەوەی 5 ملیۆن احتیات کات سین لە 30 بەرەو 7 ملیۆن احتیات کات ئەمانە چیەکەن ئەوانە ئەو ڕۆژانی کوا نەوت هەرزانە ئەو بڕێکن کە بەرز بۆ ئەیخەن و بازار بۆی نەوت دابەزێتەوە ئەمە یاری بە بازارەکەی دنیاکەن ئێمە قووەتیەوەمان نییە لەبەرەوە گوێنە ژەر ڕەحمی سعری نەوتە و دۆلاریشەوە لەبەرەوە ئەمە زەرەرەکەین ئەمە کێشەیەکەکەەوە ئەمە بە حەقەت مۆسا لە عقلێتی بەڕێوەبردننی دارایی هەرێمی کوردستان ڕائبینیت کە جۆرێک مامەڵە بکەن کە لە قازانجی بەڕێوەبردننی حکومڕانێتێکی ڕەشیدا لە هەرێمی کوردستان لەم بودجەی 2009 عێراقا بێنە ژێربار و ئەو مەرجە کە لە قازانجی هەم هەرێمی کوردستانی شەو هەم فەرمانبەرەکان ئەمە کێشەکەمان بەڕاستی بە بۆچووری من ئەوەیە ئێمە بودجەمان نێ لە هەرێمی کوردستانە بودجە هاوچێشەیەکە پارەمان هەیە بەس یاسای نەخیر یاسا نابێ مابێ بۆ چون بودجە دووشتە هەیە دروستێکە داهات لەگەڵ خەرجی ئێمە تاکوونێ 2014 زمانی مالێکی پارەیەکمان بۆ هەت دەبەغاوە شایستەی دۆرایی خۆمان بوو لە بودجەی عێراقی لە ساحەبەکە ئەو شایستەی بوومان هات ئەمان هات ئەمان لێرە خەرجمانە کرد مالێکی کێشەکە لە چی دروست بوو کەمان حکوومەت یارە میسینەوە دروستکە دەریانەتی بیفرۆشە سەر بەخۆ وتی من ئیتر نادەمێت ساحەبە چون ساحەبەکەیە بە تۆ لە حساباتی پێڵەن سەرفینیایی ئیتر تۆ پێ ناوتەوە جاوە بچی خەرجی کردەوەتەوە ئەم هادوتی نە من ساحەبەکە بۆ داهێنێم بەڵام ئەبێت تۆ لەسەر سەرفی فعلی چەندە سەرف کردووە لەوانە لە ساحەبەکە لە ساهاتی سەرف بکەیت باقیەکەی بۆ بجێڕیتەوە ئەمە چی لە کێشەکان بوو کە دروست بووتە ئەمە لە کێشەکە ئەمە لەبەر ئەوە عێراق لەبەر ئەوە حسابی بۆ خۆی کردو حسابی بۆ پارەی خۆشی کردووە بۆ احتیاتیشی کردووە ساڵی 2003 احتیاتاتی عێراقی بە پێی راپۆرتەکانی ئەنجومەنی ئاڵتوونی جیهانی هەیە مەجلس الذهب العالمي ساڵی 2003 عێراق 30 تەن ئاڵتوونی احتیاتی هەبووە ئەم هەفتەی ڕابردووە ئاخر راپۆرتی و ئەنجومەنە ئەڵێ عێراق گەیاندوێتە 96 تەن ئاڵتوون کابێ عێراق ئەی بۆچی پارێکی مستەقیر بووە لەبەرەوە ئەو محاولەیەوەکە پارەی ئینجا پارە دووشت تەختەیەەکە ئاڵتوون و لەگەڵ ئەملی سعبەکە ئیسا دۆلار بێ یاخۆپەوان بێ زیاتر دۆلار تەعاملی پێکرا لەمە ئەوەش مەسلێکی دوور درێژەکە وەختی ئەوروپا بۆ یۆرەی دروست کرد بۆی محارەبەی دۆلار کات و عەلاکوونی بارحاڵ هاتە سەر ئەوەی کەوە احتیاتاتی ئاڵتوونیشی هینیشی دۆلاریشی ئیسا زیاتر لە 6 ملیار دۆلاری احتیاتاتی عێراق لەبەرەوە ئەو کێشەی نییە لە قەزەی پارە ئێمە کێشەمانەیە ئێمە بەناو دوو بانقی مەرکەزیمان داناوە بانقی ناوەندی لە هەولێر لە سلێمانی کاوی ئیشی بانکی بێنایکەن چون ئیشی ئەوان ئیشی بانکی هەرێم نییە بانقی مەرکەزی ئیشی ئەوەیە استقرار لە پارەی لۆکاڵی محەلیا بکات پارە دەرکات بانقە هەلیەکان بانقە حکومیەکان ئەو تەوازنیان پێ بکە و بیان هێڵێتەوە و سعری سەرفی پارەی محەلی بێڵێتەوە ئێمە ئەو بودجەیەکەوەمانە هات نەئەزانین چۆنە هات نەئەزانین چی بوو نەتەخمینی چۆن بوو عێراق وەکو ئەرزم کردی لە 2009 کاڕێ من ڕۆژی 3 ملیۆن 8 بەرمیل دەرەکەم ئەینێرم بۆ دەرەوە پێشی وتووی ئەڵێن سعری بەشەر تێش سعری دۆلار
بەرمی لە 56 دلار بێ بە شەرتێ 1982 وابزانم دیناری عێراقی سعری دۆلارێک بێت لەسەرەوە تەخمینی کردووە ئەنجاڵی عەجزمەیە بودجەکەم ناهێنێ ئەو بەچی دایە پۆشی بەچی دایە پۆشێک کە ئێمە لە کوردستانە تا ئێستا باسیەوە ناکەین چونکم لەوانەیە بە 56 دلار دایناوە بەڵام نەوت ئەفرۆشێت بێکی لە هەرە ئینەکانی عێراق نەوتە سیرەکەی معدل کە سێری کاتە مانگیدا 70 دلارە کە پێی فرۆشتە یا 80 دلارە کە بێ پارەیەک لێرە زیادەیە پێوترێ بودجێکی تەکمیلی ئەوە ئەو کورتێنانی بودجەی پێینەکە بێتەواوەکە وە مساڵی هەروە بوو بەڵام ئێمە لە کوردستانە کە تایسە لە ساحەبەکە ژاتووە کەس باسی وە معلعلم لە 2014 زەبەلاحترین بودجە بوو لە تاریخی عێراقیە کە زیاتر لە 180 تریلیۆن بوو باش ئەو بودجە تەکمیلەکە مساڵێک هاتووە چون ڕاستە عەجزەکە هینەکە تەختیەکە دایە پۆشێ بەڵام ئشتا پارەی شێمێنێتەوە تا ئیستا بۆ کوردستان چەنی هاتووە لەو پارەیە نازان لە هیچ ساڵیشە نازانی ئەمە هیچێکە لە چێشەکانی ئەمە مەقسەم کە سیاسەتە مالیەکە ئەمە شتێکی زۆر جانجاڵ و جاڵجاڵەکەی بچیتە نایەوە یعنی زۆر کێشە بەدەر لە نەوت ئێمە ناوچەیەکمان هەیە لە هەرێمی کوردستان کە غازێکی باشی تایە و داناغازیشی تیاکە ئەمەش خۆی داهاتێکە بۆ هەرێمی کوردستان بۆچی ئەمە باز ناکرێت احتیاطاتی غازی ئێمە یەکێکە لە وازام چوار هەمە بۆ قەزەیەوە ئەو بلۆکێکەوە لە چەمچەبار ئەوانە کە داناغاز گرتوێتی یعنی بلۆکیش زۆر گەورەیە ئێمە وەکو عەرزم کردی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا لە ڕوانگەی بەرژەوەندی حیزبەوە سەراعاتی بینی لە سەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستانە من بەداخەواڵم کە ئێستاش زۆنی زرد و سەوز و شین و سوور و مۆر هەمووی ماوە ئەگەر یعنی ئەو سیاسەتی نەوت و غازیکەوە بەدەست وەزارەتی سامان سروشتەکان بوو کە بەدەست کاگاشێوەران بوو ئەوەشکەوە بڕێن بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە بووە ئەگەر بەرزە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بواە لەوانەیە ئەو حەقلانیکەوە لە منطقەی دوهۆکەوانە کە ئیسا نیشاتیانێ و جمجۆڵی باشە نەیتاج باشانەیە ئەوانە بەرەو لاوازی بڕۆشنایە ئەوانە ئێرە پێشکەوتنایە ئەوە لەبەر ئەوەش وەختی خۆی پێش ئەوی دویدارەکەی یەک بریێتەوە کە هیچیش گرتەوە هەوڵی خەڵکانی ئەوەی کەم بیسبێتم سەر بێژێتی نیشتیمانی کوردستان ئەو بکەوە هەچۆنی بەبتوان بۆرێککە لە ڕێی ئێرانەوە دروستکەن بۆچی دروستیکەن بۆی کوانێتە چۆم عیلاقاتی تورکی پارتی وەکو عێراقی عیلاقاتێکیتی و ئێرانی نەبوو ئەمە ناتوان لێ بیکەن بۆ دوایە بە بۆچوونی من دووسێ بۆریش چاکتریەکە با بیرمانە چێ لە قسە هێنێ چەند مەوزوعەکە نەخدە دوودێژە عێراق وەختی خۆی خۆ بەندەری هەیە لە بەسرە ئەی باشە بۆچی لە حەیفاوە لە لاجقیەوە لە نابلسەوە لە تورکیاوە ئەنجە لە بەسرەشەوە ئەمەموو بۆرانەی دروست کردبوو بۆ ئەوەی کەوا ئەگەر هاتووە گەر شوێنێکی پەیچیکەوت شوێنێکی گیرە ڕۆژی لە ڕۆژان بابلمەندەب لە خوارەوە گیرە وەکو دائما ئێران محاوەلەیەوەکات کە ئیسا بۆچی پەڕێتەوە بۆ بەری ئەو بەرەوە تۆمبل کوبرا و سوغرا و ئەمانەی گر بۆی بێ ئاوەکانی وەکو پێڵێن بێ ئای ئیقلیمی ئەو داوای بەحرێنەکە ئەگەر ئاتو ئەم بەرەوە بەری گرت نەوتی عێراقی نێژ بووە بڕە زۆر فێکی سیاسی دروست بوو دەوڵەتی و بەدڵی نەبوو بۆی دەرگایکی گە هەیە بێ کە تیا بنێرێ وڵاتەمە بێرکاتی ئێمە وەکو عەرزم کردی لەوە ڕۆژەوە قورتیم و خۆمان ناوتە دەست تورکیا اینجا چون تورکیا هەری ئەسوورێنێ ئەوەش ناشەفافێتی شتێکە ئێستا تا ئێستا لە سیاسەتی ئێمە دیار نییە لەبەرەوە بە حەقیقەت یعنی داناغاز ئێمە ئەویشەکە لە گرێ بەستە خراپەکان ئێمە ئینتاجی غازمان چی بۆ چیمان تەزیر کردو نەبۆریمانەیە نە پاپۆریشمانەیە ئەی بۆچی ئەمە هەمولیارەت لەگەڵین ئەوەی کەوا تەسەروبی کردو ئەخبارانە ئێمە لەگەڵ ئیتفاقێکمان کردەوە داناغاز تۆ ڕۆژی دەیستوانە غازم بۆ ئینتاجەکەی نەکەیتونەی بیکەی من پارەکە دێمێ بەکاری بێنمیا بەکاری نێنم داناغاز ئینتاجی خۆی کردو تۆ سەرفی ناکەی بووی بەڵام پارەی خۆی وەرەکرێ ئاجنای باش ئێمە غاز یعنی داناغاز نیەتی ئەوە بوو کەوا شارێکی غازی دروستکات لە منطقەی چەمچەماڵ 50,000 فرسەی عەمەل دروستکات قەزەی وەکو هەموو وڵاتانی ئەوروپاکەی بینین غاز بۆری بچێ بۆ ماڵان ئیتر ئینتاج نەمێنێ ئەو لەسەر ئەساسە ئەو ئینتاجی دروست دەکرد ئەو وەختە لەسەر ئەو بوو بەڵام هەموو پرۆژەکان بۆچی نەکرا سیاست
بەرژەوەندەی حیزبی نێژ بکری ئەجنە بوو ناکرێت. باشە قازانجی ناکرد ئەگەر حیزبیش بێ حیزبیش قازانجی ناکرد ئەم قازە بچێت بۆ ماڵان عادات حیزبەکە چیزە وەکو ئەرزم کردی ئێرە زۆمێکە وتکە هەولێر و دۆک زۆمێکی زۆنێکیەیە بیان من وای بۆچم ئەوە زێوزاتی سامان سروشتەکانش بەڕست کاگە ئاشتی وەرامی وەزی سامان سروشتەکانە بە تاکید ئەویش لە زەر کەفی تەسەڵوتی حیزبەکانی ژەکانی ئەمە مشکلەکەی ئێمە اینجا بە بۆچوونی من هەج ئانێ ئابووری وڵاتێک حیزب بردی بەڕێوە بڕوان ناکەم پێشکە ئەبێ سێکتەری اقتصادیەکان ئەم ئابووری فاتحایەوێت ناڕژبینی بەوە خوارە بێ بگۆڕێت ئەو ڕژبینێش نا فاتحای دەزانانی بەڵام ئەبێ خۆی چاکە و حکومەتە چون وان ناڕوات ژیان وان ناڕوات ئێمە لە کەشتەکان کە نوقم بووین هەموو نوقمە بیت بڕات بێ منوقی ئەبێ ڕۆژە لەۆژ بیرکرێتەوە لەبەرەوە بێشتی باشتر بکرێت باشی شتە ئیسا بە بۆچوون من تا ئیسا لە مەرحەلە لەگەڵ بەغاڕێکەکەین باشترێکە لەسەر ئەو ئەساسی ئەو مەرجانی کە هێتی بۆ 250,000 بن بشتەکە چۆم ئێمە تازە جارێکیکە ئەو پارەیە ئایا بەغا بمان ئەنێری 170 ملیارەکە خۆ نردی بە خۆشی خۆی نێنارد با بزانی بەڕێز کاکە سایرە وەختێک کە کەرکووک ئەو ماساتی بەسرات و لە ئۆکتۆبەرە کاوانە بای حەسەن گیرە بانقی نقدی صندوقی نقدی دۆلی ئەمریکا زەختێکی زۆران کردە سەر عەبادی وتیان کورد ئیتر ئەبێ وەکۆڵی ئیقرا عەلەیهی فاتحە جەناب وا فەرمووت ئەبێ ئیتر وای لێ بکەین خەڵک لە برسا بڕێ بەرد بەسیە و بەستێت چۆن هیچ ئینتاجیش نامێنێ خەتەکەی دێڕۆ زۆربەی ئینتاجەکەی مەش ئەو نەودەگەر بوو ئیجباریان کرد ئەبێ ئەو سەسەوە ئەو پارەیە بنێرێ بە خۆشی خۆی نەیناردی ئەو بۆ ئەمریکاش بۆ دامی ئەوە زیاتر 450 ملیۆن دۆلاری بۆ هێزی پێشمەرگە بۆ دوای تایبەتەکانی وەزارەتی پێشمەرگە بۆی نەختی بوژەوە و حرەکەی اقتصادی لە وڵاتەکە دروست بەڵام ئایا ئەم مەرحەلەیە ئەو مەرجانەی کە بەغەدای ناوە 250,000ەکە 180,000 بەرمیل بۆ خۆیان بێنێتەوە بیفرۆشن بۆ حکومەتی هێرێمەوانە ئەمە چۆنە بێت منجی لەسەر بکرێ خراپەکەین لەگەڵ ڕێکەوین بە بۆچوو من باشترێکە و حرەکەیکی اقتصادی باشتر دروستە بێت و خەڵک زیاتر ئەبوژێتەوە و متمانەش دروستە بێ ئەوسا لەگەڵ بەغایسا بێمتمانەی ئەمی کوشتووە متمانەش ئەوسا خەڵکیش متمانی زیاتر بە حکومەتەکەی خۆی خۆشە بێ زیاتر یعنی پشگیری حکومەتەکەی خۆی کات کە حکومەتی هەرێمە بەڵام کە تو بزانانی حکومەتێک هەتا ڕۆژتاوەرە ئەوێ هەر بەرەو هەر دەری بەرە تەمان خەڵکەکەش ناڕزایی دەدەنی ناڕزایی زۆر بەرز دەبێتەوە ئەوە زۆر بەڵێ ئەمە بەدەر لە شەفافەتی غاز و بەرەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان بەڵام شتێکی تریشەیەکە ئەوترێت ینی پانتاییەکی زۆر لە دامەزراندنی فەرمانبەران کە پێوترێت توانای مرۆیی ئێمە توانایەکی مرۆیی زۆر لە دام و دەستگاکاندا لە حکومەتی هەرێمی کوردستان ئەو توانە مرۆییە فعلیە نابینین کابێ دام و دەستگایەکی مۆدێرن هەیبێت بۆ نەوەک لە کەرتێکی تایبەت بە پێی پێویستی و تواناکەی ئەو کەسە هەڵە سەنگێرێت دواتر بۆی دامەزرێنرێ ئێمە فەرمانبەرێکی زۆرمان کردوتە دام و دەستگاکانەوە بەڵام توانای مرۆیی تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە بۆ هەرێمی کوردستان بەرەو پێش بەرێت خۆی ئەوەی کە جەنابەت فەرمووت ئەوە خۆ بەزارەوە ئابوووریەکان پێوترێکەوە ینی بەتاڵی مخەنە یاخ و بڵێن بێکاری ڕووپۆش کراو ئەوەی حەقەت ئەوەیە ئێمە حکومەتەکەمان وەکو لەو ساڵ باز دەکەیت ئێمە لا هەموو سێکتەرەکانە ئیفلیج بووینی چی نابچ بڕۆ ئەو خەڵکە چی ئەکات تۆ وەختی خەڵکدا ئەم بزانین کە پێویستی پێ بێ بەڵام ئیسا خەڵک پێویستی بە دامەزران نەک ئێمە پێویستمان بۆ بێت ئەوەی کێشەکە دۆزینەوەی کار بۆ خەڵک بەو شێوەیە ناکرێت ئەبێت تۆ بەدوی پێویست بکەی بوانە مەسەلەن ئێمە لە سەکتەری زراعە وەختی خۆی ئەمە بازێشتەی بە بەکو واقعەکەی خۆی ببینین خەریجێکی زراعی زۆر هەبوو کولی زراعە حکومەتەکانی پێشوو بیری لەوە کردۆ چی لێ بکە لەمە هەمووی پڕ بوو وتی کاکە وەرن ئەوەی خەریجی کولی زراعەیە شتێکی دانا پێوت وتی تەفەڕوق زراعی وتی دامەزرێن بەڵام هاتنێکی 20 دۆنمیانێ و لە مەسرف زراعی و بانکی زراعی پارەیانێ وتی بیکەن بە مەشروعی زراعی و دەواجن و پەلەوەروەمانە فعلا کۆمەڵێ
پرۆژەی بەخێوکردنی پەلەوەر و ئاژەڵ و ئەمانە دروست بوو سێرەکەی حرەکەیکی باش و ئیسفادەشان لێ کرد وای لێ هات ئەوانەی کە ناو دایرەکانە شابوون وازیان هانی ئیجازەیان وەرەگرت ئەهاتە ناوی کاکە تەفەڕوق زراعیەکەکەین یعنی مەقسەد وایە تۆ خەڵک ئەبێ ئیشی بۆ دۆچیتەوە ئەنجا لە دەرەوە بیا لە ناو بێ ئێمە تا ئیسا نەماتوانین سیاسەتە پیادە بکەین ئەوەتانێ مەسەن کێشەمان هەیە لەگەڵ دوکتۆرەکانە لەگەڵ یعنی ئەوەی کە دامان مەزرانەوە جێگیر نیەش دەکەی ئیستا گەورەترین کێشەمان چییە لە خوێندنگاکان هەمانە کە مامۆستامان نییە بەڵام هەژدە فەڕاشی هەیە و دوو مامۆستا ئەمە عادل لە هیچ شوێنەکانیە تۆ خەڵکێکە هانیوە تەمەڵی کردووە ئێمە لە وڵەتی میلەتێکی بەبەرهێنەرە بووین بەکاربەر ئێمە جاران بازارەکانی ئەم شاری خۆمان و شارەکانی کەی کوردستان بە بەرهەمی لادەکانی خۆمان پڕ بوو ئێستا ئەچینتە لادەیەکە و بەڕاستی ماساتە سیرەکەی سونۆقەتەماتەی ناسرێ و شووتی سامەڕە لێدانێت ئەمە ماساتە ئەمە ئینتاجمان نەما بە هەموو کوردستانی ئێمە ئیسا بڕوان ناکەم دوو خەڵکی دەرەوە هەبێک لەگەڵ ڕێزمانە ئێمە سێری بە ئینەکان کەینیانی ئەو لە خاستن کاک مەحموود لە دایرەی ئامەری سلێمانی بەڕاستی کابرایکی ماندووی لا کە زۆشتی باشی لایە بابێن سەری ئەو ڕێژەیە بکەین خەڵکی شارستان و لەگەڵ لادەکانە چی ئەو کێشەی چەند گۆڕاوە ئێستا لادەکان لە دوای ڕاپەڕینەوە هەمووی بەرە ئەوە بوو ئاوەدانکردنەوە بڕوە ئێستا هەموو لادەکان بەرەوە بچۆ بێت و بێت و بۆ ناو شار بووای لێ کردووە ئەگەر کابرای ئیسفادێکی باشتری هەبێ لەویانە یەدا ئەمەزرەی لێرانە وژانێکش بۆ قوسی لەبەرەوە باش شتێکی باش نەبەوەی کردومانە ئێستا وەک ئەبینرێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستانە بینن جۆرێک لە سیستمی برسیکردنی هاوڵاتیەکانی خۆیان لێکی ئەدەنەوە ڕەشبینانە لە حکوومەتەکانە ڕوانن لە ماوەکانی ڕابردووە خۆپشاندنانی فەرمانبەران و مامۆسایان هەمیشەمان دووپاتە کردەوە حکوومەت بە تەنگ بژێویەوە نییە زۆرێک لە خانەوادەکان چوونە خێمەوە کریان پێنادرێ بژێویان قورسە بە هەزاران خانەوادە هەڵوەشێنرایە و جیابوونەوە لە یەکتر ئەمێ بزانم تا چەند خۆشگوزەرانی تا چەند ڕەفاهیەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاریگەری بژێوی و ئابووری هەرێمی کوردستان بەرەو پێشە باتکارێمی کوردستان حکوومەتەکەی ئەبێبی لەو کاتەوە هاوڵاتیەکانی بگەێنێتە ئاسی ڕەفاهیەت خۆزانین چۆنم خۆی کێشەکە ئەوەیە مەسەن ئێرە لە کوردستانە کۆمەڵێ سەرمایە هەبووە جا ئایا لای حکوومەت بێ لای خەڵکی بێ لە سەکتەرێکی باشە بەکار نهات زۆربەی ئێمە بەڕووکەش گرنگیمانە بەچی بە سێکتەرێ بینا عقارات ئەمە سیرەکەی ئەو بینانە بۆ چێ کراوە هیچی خەڵکەوەی پارێنێ کە پێی بکڕێ زۆربەی ئەو ئەپارتمانەی کە سەر جادەکانی بینی خاتی یەک و دووی لەوانەیە تر بازار بێ و دوکان بیانە زۆربەی 4-5-6 بەتاڵە زۆربەی بەتاڵە دوای ئەوەش ئەمە چارەی بێکاری ناکات چارەیەکی وەختیەکات کۆمەڵی خەڵگەی ڕاستە لە ویشەکەن بەڵام کە ئیشەکەتەوە بێنە سەر جادە تۆ پێویستە بە کۆمەڵی پرۆژی استراتیژی هەیەکەوە دایمە لە گۆڕانکاریە بێت دایمە خەڵکی بێت مستەمر بێت لەسەرەوە و ئینتاج بێ و دەورەی اقتصادەکە بۆ دروستکە بۆ دوای ئەوە ئێمە زۆربەی حکوومەت جارێ وەبەرهێنان کێشەترین ئەوەیەکەوە زۆربەی یا بەو کۆمپانیانەی دەرەوە کابرایەکی تورکی یەت لێرە بیناکات بڕغ و دەرگا پەنجەرە هەمووش دەگەچێت لە تووشیایکە بە حەزری هێنێ ماعلم بازرگانە کوردەکەی کە لێرە لە کوردستانایە ئەو بڕغۆی هانوێت تێر تورکیە ئەو ئەلمینەوەی هانوێت هێر تورکیە ئەو شیاری تێر تورکیە ئەی بۆ لەمی ناکرێت ئەبێ یاسای وەبەرهێنا جارە بگۆڕێت ئیجباریان کە ئەوانەی کەیەن و بەتاوەتی نسبەیەکی باش لە سا 80 کەمتر یا 70 کەمتر نەبێ لە خەڵکی خۆمان بەکاربێنێت ماوادانێکی کڕێ ئەگەر لە بازاری ئێرە هەیە نابێت لە دەرەوە بهێنێت ئەو بۆ هەمشی لە بازاری ئێرە هەیە ئەو بە تاچی دەر نابێت لە دەرەوە بهێنێت ئەمە ئەتوانی ئەو بەرهێنەوە بکەیت ئەمە بە قانون یاسای بەرهێنان دوایە یاسایەک نییە لێرە کە زۆر ضروریە یاسای پاراستنی بەرهەمی خۆماڵی یعنی ئێمە قەت ئەومان بیر ناچێتەوە 4 ساڵەوە پێش کابرای لە پێنجون هات تراکتۆرە تەماتەکە لەسەر جادە فڕەیە وتی کاکەی تر تەواو چوون دەری ناهێنێ بۆ ئەی باشە وڵاتانی دنیاش خۆ کاکە خۆ هەمووی نەوتی نییە
هەمووی یا لەسەر کشتتوکڵژیاوە یا لەسەر گەشت گوزارە یاخۆ پیشسازێکی دروست کردووە بۆ ئێمە نەتوانین ئەوە بکەین بۆ ناکرێت لێرانە کامەلی لەم هەموو خامی شتەکەت هەیە ئەرزە هەتە ئاوە هەتە هەوایە هەتە خەڵکی هەیە خەڵکی دڵسۆزی هەیە خەڵکی پسپۆڕی هەیە یعنی معقولە بەقەدەر وڵاتێکی وەکو فەرەنسا لەوانەیە ئیستا لەم هەرێمە بچکۆل ئێمە بە زانکۆی تێبێ لەگەڵ مەحەدا ئەمانە چی دەرەچێنن ڕاست خۆ تۆ بێ بزانی بازاری کار چیەوێت ڕاست تۆ تەلەبێک تاکوێ لە جزاکۆ دەرەچێت چەنەکەوێت لەسەرت تاوان کە چەنەکەی لەسەری بەخۆی بە هاتوو چۆی بە داخلیەکەی بە مامۆساکەی دەرسبێ بە جلەکەی بە قەڵەمەکە بە کاغەزەکە تو حسابێکم تەلەبێ چەنەکەوێت لەسەری کە دەرژێتێ ئەوەتانێ 4000 یەکەمەکانی بزانێت هیچ چەند ساڵ تەراکمی کردو هەفتەی ڕابردوو بە زۆرتەی لەبەر وەزارتی خوێندی باڵا وەزارتی ئەڵێن بۆ داناوەزی ئەنجومەنی وەزیرانە دکتۆر ئێمە ڕێژێکمان نییە بۆی ئەڵم بەرنامە نییە ئاجینە هەم وڵاتێک هەدەفی وەزارتی تەندروستی ئەوەیە بڵێن 100 کەس 1000 کەس 10,000 کەس دکتۆرێکی بەرکەوێ ئێمە تا ئیستا ئەوەی بەڕاستی شەرمە یعنی ماساتە ناخۆشە وتەبێژی وەزارەتی تەندروستی هەفتەی ڕابردوو ئەڵێ ئێمە زیاتر لە 4000 کاربەندی تەندروستیمان زیاتر لە 1000 دکتۆر وازی هانیوە چۆ بۆ دەرەوە چووکم بۆس ئیلێوی باشترە ئەمە بەڕسمی لە ناو تەلەڤیزیۆنی ئەم وڵاتە باسکرایەوە بە هەزارها دکتۆر و سەردەلی و دەرمانساز و دکتۆری دامان ئەجێ ئیزرا بەکەڵە کاکە بۆ دانامەدرێنن بەخۆ بەخشش وەری ناگرن ئەمەکەی بەرنامەیە بەرنامەنی بۆ هەموو سێکتەرەکان بگری زۆر باش وەک لە پێشەکێکە وتم ئەشی کەمە کۆتا پرسیارم ماسامیر ئەمێ بزانم کە ئەو کەسە شێ ئەبێ بە فریاد ڕاست لەوەی کە ئابووری هەرێمی کوردستان چکە بمانەوەی نەمانەوێت ئەوەی لە ئابووری شارەزایە و ئەوەی لە ئابووری شارەزانی و دۆخە ئابوووریەکەی هەرێمە بینێت مەویسە ڕەشبینە لەوەی کە عەقڵێتی بەڕێوەبردننی پلانی دارایی لە هەرێمی کوردستان پلانێکی تەواو شکست هێنراوە تەواو عەقڵێتی بەڕێوەبردننی نامۆدێرنەیە لە بەڕێوەبردن و هەڵسانەوەی ئابووری لە هەر وڵاتێکدا بێت ئەو فریاد ڕەسا بێت چێ بێت کە ئابووری هەرێمی کوردستان بخاتە سەر ئاستێک کە دوورگە مێشولەیەکە کاتە دوورگەیەکی تەواو پێشکەوت و خۆشگوزەران بۆ هاوڵاتیەکانی کەس گۆچانەکەی موسای پێ نییە باش وایە وانە ئەوەی ناکرێت ڕاست بەڵام ئەکرێت خەڵکانی دڵسۆز خەڵکانی پاک دەست پاک دەروون پاک خاک خۆشەویست نیشتمان خۆشەویست ئەوانە کار بگرنە دەست وجوه بگرن لەو ئێستاش سەرۆکی ئەمریکا زیاتر لە 128 دامەزراوەی توێژینەوە هەیە کە ڕۆژانە راپۆرتیاتێ گوێیان لێگرێت هەموو وڵاتانی دنیا بەڵام نەک کوردستان بەداخەوە ئێمە لە هەموو منتقی شەرقی ئەوسەدا هەبێ ڕاوێژکارەکانمان گوێ لە سەرۆکەکانمان بگرێت ڕاست يعني عكسي معادلەکەیە لە دنیاوە نەبووە ئیمکان نییە حتا باشێکی بچکۆلێ پێ بڵێم دکتۆرێک وای لێ هاتۆ نوکتەیەگەی لەسەری ئەڵێ کۆنێکی تازەیەکتریان بینی کۆنەکە بە تازەکەوی جەنابێ دکتۆرێکی دووتی لوت گاڵتەی پیادوت اینجا کۆنەلوتی ڕازیا چەپ کۆنەکە عەقلی پێ ناشکە ئایا چۆن تەخەسوستیاکە ئێمەش ئەوەی کە ڕابەرە لەم وڵاتە ئەوەیە بێ بە کاربەت ئەوێتە بڵێن سەری هەڕەمی ئیشکردنەکە کانی هەموو شتێ بزانێت باگوێ بگرێت لە خەڵک باویژدانی ڕاوێژکاری باشێ بێ خەڵکانی پسپۆر لەسەر تەسکی حیزبی نەچێتەوە شوێنانەوە کۆمەڵی خەڵکی پسپۆرمانەیە ئێمە ئەو هەوکو عەرزم کردی ئەو هەموو جامعەیە و مامۆستای ئەکادیمیەمانەیە بە هەزارەها راپۆرتی ماستەر و دکتۆرا لەم جامعانە دەرەچێت بە هەزارەها راپۆرتی دەرجۆکانی پۆلی چوارکەیسە هەیە هەمووی داتای باشی تایە ئیشی چاچی تایە باسێری بەهانە بکرێت هەرێکە لە بواری خۆیە سەدەها سندیکا و کۆمەڵە و ئیتر نازانم شتمان هەیە باکاکە جوێ لەوانە بگیرێ بەس بۆ ئەوە نەبێ بۆ کەسبێکی مادی بێ ئەوانە باسێ بەرێکی حیزبەکان نەبن حڕیەتیان بنێ پۆڵۆنیا کە تۆریستاکە کرا بە ئازێکم کە غۆرباشۆف کردی کە لە پۆڵۆنیا دەست پێ کرد ئێمە ئەو نیقابەیەمان نییە بەداخەوە نیقابەی دروستکردنی پاپۆر لە پۆڵۆنیا ئەوان حکوومەتەکان ڕووخان ئەوان هاتن ترۆسکاکیان تەطبیق کرد لە پۆڵۆنیاکە ڕووی لە پۆڵۆنیا ڕووی بەس مەخسە یعنی
سندیکاکان لە وڵاتانی کە دەوریان هەیە ڕێکخراوەکان ئەمانە چۆم خەڵکانی پسپۆری خوان کۆ کە دەتوانی سوادیان لێ بکەیت ناڵێم ئەوان دەستی بەرەوە بەرن فول ینی پرۆفکتن لەوانە بەڵام ئەوان ئەتوانن سندیکای دەرمانساز ئەتوانێت دەرمانسازێکی چاکە بۆ دروستکە بۆ دۆزێتەوە بچێت لە کارگێکی دەرمانایشکە سندیکای ئەندازیاران توانێت ئەندازیارێکی باشی بۆ بدۆزێتەوە من ناتوان بیدۆزم وەڵامەوە ئەتوانی بیدۆزێتەوە بە ئیشەکانی چکمە دامێتی کەەوە بەرنامەیەکی باشی بۆ دانیا ئێمە پێویستی جۆلەوانە بگرین ئێمە کێشەکەمان هەیە بەڕاستی خەت بڕوامان بەخۆمانی ئەو هەموو خەڵکە باشەمان هەیە یەکێکی وەکو زۆها حەدید ئافرەتی بوو لەم عێراقا جێگەی نەبەوە کە چووە باوکی خەڵکی مووسڵا یەکێ بوراقادەکانی حیزب شیوعی لەم زروفەی کەوا وڵاتی دەکە و ڕای کرد چوو بۆ دەرەوە زیاتر لە 32 پرۆژەی عالەمی لە هەموو عالەمە کە پێکرە مۆدیزم معماری بوو بەریکەی بەریتانیا بەرزترین ویسامی بەریتانیایە لە عێراق وایە هەر ئەوایە لە ژێرەوە بواە ئێمە ئەوەی ئیمانمان بە خەڵکی دەرەوە ئیمانمان بە خەڵکی خۆمانە خەڵکی زۆر باشمانتیایە و هەموو شمانە زای بەڕێستان گەشتبینن لەوەی کە ئەو دۆخە بگۆڕێت گەشتبینم بۆی مادەمکو ئەرزم کرد دێم نمونەی ئەخیر ئەوەنە خەڵکی باشمانەیە کە چەند دەرەوە لەوێ ئەکرێنەوە ئەزانی سا لە ناسا یەکێک کە ئیژەکە لەسەر ساڕۆخ ئەو ساڕۆخانی ناسا کە ئێشی لەگە کچێکی کووردە هەفتەی ڕابردوو لە یە میدیاکانە من لە دەرەوە بۆ ئێرەش ئەگەر ئەو جۆی بۆ ڕستی دروست نابێت بێ گەشتبینم بەوەی کەوە سروفە بێتە پێشە ئەوانەی کێنە باڵادەست دەبن لە دەسەڵاتە گوێ لە خەڵ بگرن لوجانی با دروستکەن پەرلەمان خەڵکی خۆی بچێتە ناوی خەڵکی سێبەری حیزبینە چێتە ناوی بە دەستگیری حیزبینێکێ من بەداخەوە ئەگەر سەیری پەرلەمانەکانی کەین لە ساڵ نەیەکۆ بۆ ئێرە بەڕێی من کێرڤەکەی زۆراتە خوارەوە ڕێزمەیە بۆ هەمویان لە کەمیا کەوزاکەم و حەدیەوەم نییە بەڵام ئەگەر وەک پسپۆڕای سێرکەی لەنەوە کۆتایی سە پەرلەمانەکانمان کێرڤیان زۆر هاتوۆتە خوارێ ئەبێ ئەو شتانە هەمووی چارەسەرکرێت و ئەشکرێت شتێ نییە نەکرێت ئیشەڵڵا بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزماوەسە ئەمیر قەساب لە ماڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵم بووی زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس بۆ بینەریتان تاوەکو ئێستا بینەرما بوون تاڵقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم شەوێکی شاد دەستخۆش ماوەسە ئەمیرگیان